چلو یەکەمین پێداچوونەوەی خێرای تاوەری تەندروستی سمارت دەربارەی ئالەنگاریەکانی زراو لە پراکتیکی سەردەمدا. لەم پێداچوونەوەیەدا بە شێوەیەکی چڕوورد لە دوو پانێڵدا تیشک دەخەینە سەر چەند بابەتێکی دیاریکراو بە بەشداربوونی ئەم پزیشکە بەڕێزانە کە لە ناوەندە زانستیە ناسراوەکانەوە بەشدارن. پرۆفیسۆر دکتۆر قەلەندەر کەسنەزان حسێن پسپۆڕی نەشتەرگەریەکانی هەرس و جگەر و زراو، پرۆفیسۆر دکتۆر محەممەد عومەر محەممەد پسپۆڕی نەخۆشیەکانی هەرس و جگەر و ڕاوێژکاری هەناوی، پرۆفیسۆر دکتۆر دیاری ئەحمەد قەساب پسپۆڕی نەشتەرگەریەکانی بەشی سەرەوەی کۆئەندامی هەرس، پرۆفیسۆر دکتۆر ناسر عەبدوڵڵا قازی پسپۆڕی تیشک و سۆنەر، پرۆفیسۆر یاریدەدەر دکتۆر ئاراس عەزیز عەبدوڵڵا پسپۆڕی نەخۆشیەکانی هەرس و جگەر و ڕاوێژکاری هەناوی، پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر کارزان سیروان عەبدوڵڵا پسپۆڕی نەشتەرگەریەکانی هەرس و جگەر و زراو، دکتۆر ئانیڕوودا پراتاپ سینگ پسپۆڕی نەخۆشیەکانی هەرس و جگەر و هەناوبینی، دکتۆر جەعفەر تاهیر بارزانی پسپۆڕی نەخۆشیەکانی هەرس و جگەر و هەناوبینی، دکتۆر حەبیب مەحموود عەبدوڵڵا پسپۆڕی نەشتەرگەریەکانی کۆئەندامی هەرس و جگەر، دکتۆر سەرکەوت ڕەئوف محەممەد پسپۆڕی نەخۆشیەکانی هەرس و جگەر و هەناوبینی، دکتۆر موحسین ئەبوبەکر محەممەد پسپۆڕی نەخۆشیەکانی هەرس و جگەر و هەناوبینی، دکتۆر سۆران هیشام تاهیر پسپۆڕی تیشک و سۆنەر، دکتۆر کاروخ فازیل حەمەحسێن پسپۆڕی نەخۆشیەکانی هەناوی و کۆئەندامی هەرس و جگەر، دکتۆر هیوا ئەبوبەکر حسێن پسپۆڕی نەخۆشیەکانی هەرس و جگەر و هەناوبینی، دکتۆر هۆشمەند ڕەحمان ئەسعەد پسپۆڕی هەرس و جگەر و هەناوبینی، دکتۆر دانا طەیب غەریب پسپۆڕی هەرس و جگەر و هەناوبینی. بەشداریکردن بێ بەرامبەرە لە بەرواری 6 2026 ڕۆژی پێنجشەممە کاتژمێر 8 سەر لە بەیانی لە هۆڵی کۆنفرانسی تاوەری تەندروستی سمارت نهۆمی 15 ناو تۆمارکردن لە ڕێگەی ئەم لینکەوە دەبێت. سمارت وەرچەرخانە.